وڵایە بینەرانی عزیز و خۆشەویست ئەنجومەنی کۆمەڵە ناوچەی خەلیفان هەڵدەستێت با دابەشکردنی پێداویستی قوتابخانە بۆ ئەو قوتابیانەی کە بێسەرپەرشتن لەم بارەیە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. ئەنجومەنی خەلیفانی كومەڵی ئیسلامی لە درێژەی کار و ساڵێکیەکانماندا ئەم ساڵیش بە هاوکاری خێرخوازە بەڕێز و دڵسۆز و بە پەرۆشەکانەوە هەستاوین بە دابینکردنی جلوبەرگ و قڕتاسیە و پێداویستیەکانی مەکتەب بۆ منداڵە چاوگەشەکانەوە بە سەر فەقیر و هەژارەکان بەسەر یەتیمەکانەوە ژمارەیان 265 قوتابیە بە کوڕ و کچەوە و لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازە بەڕێزەکانەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە هەموو ساڵەکان بەشدار بووینە لەو پرۆژانە و لە هەموو وەرزەکان یعنی وەرزی زستان و هاوین پاڵپشتی چاکمان بووینە لە پرۆژەکانمان لە هاوکاریەکانمان بەسەر خەڵکی فەقیر و هەژارەوە لێرەوە دوعای خێریان لۆکەین. بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر باش و ئاینی و ئیسلامەتیە و هەروەها ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوەییە کە ئینسان خۆماڵی پێ ئەدات و ئەیداتە فەقیر و فقارەکان تطبیقکردنی ئاەتەکانی خوای پەروەردگارە و تطبیقکردنی سنەتەکانی پێغەمبەری نازدارە سەڵاو سەلەم و هەروەها نوێکردنەوەی ڕێجەمعی پێغەمبەرانە چونکە چینی فەقیر و هەژار چاوی لەو کەسانەیە کە خواداینە و ئەهلی ئیمانن و ئەهلی ماڕن و ئەوە ئەرکێکی ئیسلامەتیە ئەرکێکی شەرعیە کە ئەوانەی کە خۆماڵیان پێدا چ لە ساڵێ جارێکدا ئینسان زەکاتی لێکەوی چ بەبێ زەکاتش کە خۆماڵت پێ ئەدا و بە حەدش زەکاتشی نەبی ئەتوانە ماڵی خۆت ئیثار بکەی و ببەخشی لە پێناوی خوای پەروەردگار. سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەینکەوە بۆ دابەشکردنی جلوبەرگی قوتابخانە کە دەفتەر و قەڵەم و مساحە و جلوبەرگە. من وەکو قوتابیەکی پۆلی شەش کە سەرەتای قوتابخانە جلوبەرگی قوتابخانەم پێویستە. سوپاسی ئەو ئەنجومەنەی خەلیفان دەکەین کە ئەو ئەرکیان لەسەر ئێمە لابر وەک جلوبەرگی قوتابخانەیە بۆ ئێمە دابین کرد وەک دەفتەر و کتێب و مساحە و چانتا و جلوبەرگ. من وەکو قوتابیەک زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانەکەم کە بێتە پێداویستەکانی قوتابخانە وەکو پێڵا و جانتا و جلوبەرگ و قەڵەم و مساحەوانیان بۆ دابین کردوین.